بەچینە بەردەوام دەبین یەکەمی بەرنامەکەمان. بەڵێ بۆنا دەچینای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. ساڵی ڕابردوو چەندین پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە دەڤەری ڕاپەڕین کراوە. ئێمە لە تەوەری ئەم ڕۆماندا باز لەوە دەکەین بزانین ئەو پرۆژە خزمەتگوزاریانە چین کە جێبەجێکراون لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. لەگەڵ میوانەکەمان قسە و باسەکانمان تەواو دەکەین. هیواقەرانی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کە ڕاستەوخۆ لەگەڵمانە و قسە باسمان لەسەر ئەم تەوەرە بکات. بەڕێز هیواقەرانی کە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینە. ئیدارەی ڕاپەڕین یەکێکە لە ئیدارە گەورەکان و هەم لە ڕووی ژماری دانیشتوانەوە کە نزیکەی 600,000 دانیشتووی هەیە. ئەمە بۆتەوەی کە بتوانرێت زۆرترین چۆنەڵی پرۆژە لەو سنوورە ئەنجام بدرێت و سنوورێکی بەرفراوانە. ئەمە ڕانیە، قەڵاتزێ، پشدەرە، چوار قوڕنەیە، چەندین ناوچەی ترە کە هەم ناوچەیەکی سنووریشەوە هەم ناوچەیەکی کوێستانیشە. ڕەنگە جیاوازی هەبێت لەو پرۆژانەی کە ئەبێت لەو شوێنەیە لەو سنوورەیە ئەنجام بدرێت بەهۆی سەختی ناوچەکەشەوە. ئەمە ژوای کردووە کە هاوڵاتیانش بەردەوام داواکاریانە بێ. بەڵام خۆشبەختانە ئەو تیمەی کە لەوێ و کە سەرپەرشتی ئەو ناوچەیە ئاکات و سەرپەرشتی و ئیدارەیەکە توانیوانە بە شێوەیەکی دادپەروەرانە هەموو پرۆژەکان لە هەموو ناوچەکانی ئیداری ڕاپەڕین جێبەجێ بکەن و ببێتە جێی دەستخۆشی. لەگەڵەوەشە هێشتا هەرماوە و چەندین پرۆژەی تری گەورە و استراتیژی لەو سنوورەیە ماوەجام ڕۆیمە قسە لەگەڵ بەڕێسی هیواقەرنیە ئەکەین بزانین ئەوانەی کە لە 2025 ئەنجامیان ناوە ئەوانەی کە ماونەتەوە لە 2026 ئەنجامی بدەن بزانین چۆنە و چی ئەگرێتەوە. ئەنجا با بچینە لای بەڕێز هیواقەرنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کە ڕاستەوخۆ لەگەڵمانەیان بەیانەیە. کاکیوە زۆر خۆشحاڵین کە ئەم بەیانەیە پێکەوە گفتوگۆیەکەکەین لەسەر کار و چالاکی و پرۆژەکانی ئەو سنوورە. جا پێم خۆشە یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم باسێکی سنووری دەسەڵاتی خۆتانمان بۆ بکەیانی ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی ئیدارەی ڕاپەڕینایە چەند ناوچەیە و چەند شوێنە و ئەگەر من باسم لەوە کرد کە ژماری دانیشتوانی ڕەنگە ئێسێتر نزیک بوو بێتەوە لە 600,000 کەس ئەگەر هەڵە نەبم. یعنی باسێکی ئەمانەمان بۆ بکە بۆی دواتر بینە سەر مەرحەلە بە مەرحەلە خۆت هەنگاو بە هەنگاوی پرۆژەکان و ئەوانەی کە کراون و ئەوانەی کە لە ئایندە شابەتەمان بەنیازن جێبەجێیان بکەن. زۆر سپاس سەرەتا بەیانی ئێوە و سەرجەم بینەرانی کورسات باش. هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروست باش بن. ئیدارەی ڕاپەڕین کە لە ساڵی 2012 ئیستیحداس کراوە لە سەرەتادا لە هەردوو قەزای ڕانیە و پشدەر پێک دەهات و لە کاتی ئێستادا هەرسێ قەزای حاجیاوە ڕانیە پشدەر دەگرێتەوە و هەژ ناحیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەیە و بە نزیکەی 300 گوندیش ئەو سنوورە یاخود دەڤەری ڕاپەڕین دەگرێتەوە. دیارە ڕاپەڕین یەکە لە ئیدارە سەربەخۆ هەرە گەورەکانی هەرێمی کوردستان لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لە دوای هەولێر و سلێمانی و دوهۆک گەورەترین یەکەی ئیداریە و ئەوە وای کردووە کە هەم قەرەباڵخەیەکی زۆر و هەم فراوانبوون و گەورەی بوونێکی زۆری بەردەوام بە دەڤەری ڕاپەڕینەوە دیار بێ و ئەمە ئەنجامی ئەو گەورە بوون و ئەو خێرا گەورەبوونەی دەڤەری ڕاپەڕینیش کە بەتابەتی شاری ڕانیە بۆتە سنتەری دەڤەری ئیدارەی ڕاپەڕین و ڕۆژانە خەڵک هەم بۆ پێداویستەکانی ڕۆژانەی خۆی هەم بۆ پێداویستە تەندروستیەکانی و هەم ئەو خەڵکانەی کە هەم لە ناو ڕاپەڕینیش ناتوانێت لە شوێنەکانی خۆیان پێداویستەکانیان دابینکەن و لە دەوروبەری ڕاپەڕینیش بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم لە کەرکووکەوە تا دەگاتە نزیک هەولێر تا دەگاتە نزیک سلێمانی هەموو ئەو خەڵکانی کە لە شوێنەکانی خۆیان ژیانی ڕۆژانیان پێویستی بەوە دەکات کە بچنە شوێنێکی تر بۆی پێداویستەکانی ژیانیان دابین بکە ڕوو لە ڕانیە و دەڤەری ڕاپەڕین دەکەن. ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە بە شێوەیەکی بەردەوام فراوانبوونێکی زۆر بە ڕانیە بە تایبەتی و بە دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتیەوە ببیندرێت. باشە کاکیوە با بە گشتی باسێک لەوە بکەین بزانینەوە پرۆژە خزمەتگوزارانی کە لە ساڵی 2025 پێشکەش بە سنووری ئیدارەی ڕاپەڕین کراون یاخود پێشکەش بە قەزا و ناحیەکانی دیکە کراون چین؟ بەڵێ دیارە پرۆژەکان ئێمە لە ساڵی 2025 بە سەروی 150 ملیار دینار ڕەزامەندی
سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکانمان وەرگرتووە بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری لە دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی لە گوندەکان لە شار و شارۆچکەکان لە قەزاونەحەکان بە شێوەیەکی فراوان و بەبێ جیاوازی دیارە ئەو پرۆژانە لە سەرجەم سێکتەرەکان خۆی دەبینێتەوە هەم لە بواری پەروەردە هەم لە بواری ئاو هەم لە بواری ڕێگاوبان و هەم لە ڕێگاسازی و لە دروستکردنی شەقامی تازە کە بە نمونە بیهێنینەوە تەواوکردنی قۆناغی دووەم و سێمی شەقامی 6 مەتری قەڵاتجێ و لە کاتی ئێستادا حازربوون بۆ جێبەجێکردنی قۆناغی چوارەم و پێنجەمی شەقامی 6 مەتری قەڵاتجێ کە پرۆژەیەکی گرنگە بۆ شاری قەڵاتجێەوە لەگەڵیدا پرۆژەی نۆژەنکردنەوە و دروستکردنەوەی جارێکی تری ڕێگای دارەشمانە قەڵاتجێکە لە قۆناغەکانی کۆتاییداوە لە ڕانیە دروستکردنی دووسایدی ناوبازاری ڕانیەوە لە کاتی ئێستادا دووسایدی ڕانیە سەرکەبکان کە 1970 بۆ 90 کارەکانی تەواو بووە و لە دەیان پرۆژەی ترکە لە حاجیاوە لە چوارقڕنە لە سەرچاوە لە شکارتە لە هێرۆ هەڵشۆ ئیسێوە کە لە سەرکەبکان لە بواری جێبەجێکردندان یاخود بەشی زۆریان تەواو بوون و بۆ ساڵی 2026 ساڵی تازە دیارە ئێمە ساڵی ڕابردوو بەهۆی کەمی سیولەی نەقدی لە بانکەکان و بەڵێندەران بە شێوەیەکی کەمتر بەدەنگ بانگەوازی پرۆژەکان و کڕینی تەندەر و پرۆژە تازەکانەوە بوون بۆیە بەشێک لە پرۆژەکانمان کەوتونێتە ئەمساڵ لە ساڵی 2026 سەرباری تەواو نەکردنی ئەو پرۆژانەی کەس لە ساڵی 2025 نەتوانراوە تەواو بکرێت و بۆ 2026 کۆمەڵک پرۆژەی تازۆ گرنگمان هەیە و لەگەڵیشیدا دوو پرۆژەی گرنگی استراتیجیەکە لەو ساڵدا بە دڵنیایی ئەو دوو پرۆژەیە دەست پێ دەکەونەوە و ئومێدی تەواوکردنیان هەیە بۆی بکەونە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی ئەویش پرۆژەی نەخۆشخانەی 290 قەرەوێڵەیە لە ڕانیە لەگە پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە. کاکیوە با ئێمە بابەتەکان بکەین بە چەند بەشێکەوە و مادام جەنابەت کە سەرپەرشتاری ئیدارەی ڕاپەڕینی ئێمە پرسیارەکانەکەین بە بەش با جارە لە سەرتاوە لە ڕانیەوە دەست پێ بکەین لە ناو شاری ڕانیە و پرۆژەکانی شاری ڕانیە. پرۆژەی قیرتاوکردنی گەڕەکەەکانی شاری ڕانیە مادام باسی لە جادە و ڕێگاوبان کرد با لەمەوە دەست پێ بکەین. چەند گەڕێکێک لە شاری ڕانیە لە ساڵی ڕابردوو قیرتاوکران ئەم پرۆژەیە بەردەوامە بێت بۆ ساڵی داهاتوش و تەواوی گەڕەکەەکانی شاری ڕانیا ئاگرێتەوە یاخود نەخێر. دەتوانم بڵم لە ئێستادا زیاتر لە 20 گەڕێکی ڕانیە پرۆژەی ڕێگاسازی هەیە کە بەشێکیان توانرا خۆشبەختانە لە ساڵی ڕابردوو تەواو بکرێن و بەشەکەی تریان کە بەشێکی بەهۆی کەشوهەواوێ و بەهۆی زۆری پرۆژەکە و فراوانی ئەو گەڕەکانەی کە کاریان تێدا دەکرێت نەتواندراوە بەشێکیان بگەینە قۆناغی خڕکردن بەڵکو بەشێکی زۆری ئیشەکانیان کراوە تەنها قۆناغی خڕکردنی ماوە بۆهۆی ئەو کەشوکەوایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە و تابەتی لە دەڤەری ڕاپەڕین کردووە کە خۆشبەختانە ئەو ساڵ کەشێکی باراناوی بەفراوی زۆر باشە کە جێگەی دڵخۆشیە ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە پرۆژەکان لە کاتی ئێستادا بوەستن بەهۆی باردۆخی کەشوهەوا بۆیە بە دڵنیاییەوە هەموو ئەو گەڕەکانەی کە لە ساڵی ڕابردوو پرۆژەی ڕێگاسازی گەڕەکەەکانیان دەستی پێ کردووە لەم ساڵدا تەواو دەبنوە سەروی 10 بۆ 15 گەڕێکی تریشەیە کە لەم ساڵدا کاریان تێدا دەکرێت بەشێکیان لە ساڵانی ڕابردوو هەندێک ئیشیان بۆ کرابووە پێویستی بە تەواوکردن هەبوو بەش کۆمەڵک گەڕێک و کۆڵانی تازەشەیە کە بۆ یەکەم جارە کارە ڕێگاسازیان تێدا دەکرێت بە دڵنیایی هەموو ئەو گەڕەکان ئەمساڵ دەکەونەوە باری جێبەجێکردن و کاریان تێدا دەکرێت و تەواو دەکرێت. بەڵێ کاگیوان ماتەم هەربال لەسەر باسی ڕێگاوبانی با پرسیاری ئەوەش لێ بکەم بە دەرفەت ێزانین دووسایدی با بڵین نێوان دەربەند زاراوە ئەوەکەی تەواو دەکرێت و هەروەها 6 مەتری ڕانیە ئەم پرۆژانەیە ئینشەڵا بۆ ئەم ساڵ تەواو دەکرێت یاخود نا؟ وەڵا دووسایدی دەربەن ژاراوە دیارە ساڵی ڕابردوو دەتوانم بڵم لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو لە مانگیدا ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی بۆ وەرگیرا بۆ ئەوەی کە بکەوێتە بواری جێبەجێکردن لە کاتی ئێستادا خەریکی دیزاینکردنەوە و ڕێخستنەوەی ئەو تەندەرن کە پێشتر ڕەزامەندی لەسەردرا بوو پێویستی بە هەندێک گۆڕانکاری هەیە بۆیە بە دڵنیاییەوە لەو ساڵ دەکەوێتە بواری جێبەجێکردن بەس بۆ تەواوکردنی لەوانەیە کاتێکی زۆری پێویست بێت لەبەرەوەی ڕێگای نێوان دەربەند بژاراوە
ڕاستە لە ڕووی درێژیەوە ڕێگەیەکی زۆر دوور و درێژ نییە بەڵام ژمارەیەکی زۆر پردی گەورەی لەسرە لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو چەم و ڕووبارانەی کە لە قەندیلەوە دێنەوە لە مەنگوڕایەتی لە بناری قەندیل لە هەموو ئەو شوێنانەی تر لەو ڕێگەیەوە ڕەت دەبن و ئەوە پێویستی بەوە هەیە کە کۆمەڵک پرد و ئاستەنجی زۆر لە بەردەم ڕێگاکەدا هەبێ بۆیە بەدڵنیایی لەو ساڵدا دەکەوێتە بواری جێبەجێکردن بەڵام بۆ تەواوکردنی ئەوە دەکەوێتەوە ئەو مدەی کە بۆ بەڵێندەردا دەدرێت و پێوەستیش دەبێت بە دۆخی دارایی هەرێمی کوردستان وەگە دۆخی دارایی هەرێمی کوردستان باشتر بێ و بتواندرێت لە کاتی خۆیدا شایستە داراییەکانی بەڵێندەران بدرێت بە دڵنیاییەوە زووتر تاوا دەبێت قۆناغی یەکەمی 6 مەتری ڕانیە دەرچووە بۆ بەڵێندەر و دەست بەکار بووە بەڵام بەهۆی کەشوهاوە جارێ و پرۆژەکە وەستاوە بۆیە لەگەڵ باشبوونی کەشوهاوە قۆناغی یەکەم بە تەواوەتی دەست پێ دەکاوە لەم ساڵدا ئیشاڵا بە کۆتا دەگا و قۆناغی دووەمی بانگاوازی بۆ کراوە و دراوە بە بەڵێندەریش بەسماوە گرێبەستی بۆ بکرێ بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی دەرچوو ئەو پرۆژە تازانەی کە لە کۆتایی ساڵدا بوون ڕێکارەکانیان کراوە بەڵام گرێبەستی ماوە تاوەکو ڕێنمایی تازەی دارایی دەردەچێەوە پێم وایە تا کابینی تازای حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی ئەو پرۆژانە لەوانەیە دوا بکەوێت بۆ قۆناغی دووە موسێمی تەنها گرێبەستکردنی ماوە لەگەڵ بەڵێندەر بە دڵنیایی ئەوان لەم ساڵدا دەکەونە بواری جێبەجێکردن. دەست خۆش کاکیوە یەک دوو پرسیاری ترمان لەسەر ڕانیە ماوە ئەو پرسیارانە شاڕاستاکەین و وڵاممان بیتون جاچی لەسەر ناوچەکانی تر نەخۆشخانەی گشتی ڕانیە چی لێ بەسەر ها و کارەکانی بەکوێ گەیشتون یعنی هاوڵاتیەکی زۆر ئێستا لە ڕانی و ئیداری ڕاپەڕینەوە کاتێک کە حاڵەتێکی نەخوازرایی تەندروستی یاخود نەخۆشییان ڕوبەڕوە بێتەوە ڕوو لە سلێمانیەکەن یاخود ڕوو لە هەولێرەکەن بۆ نەخۆشخانە ئەو نەخۆشخانەی ڕانێ بەکوێ گەیشت و کارەکانی بە کەی کۆتایی پێێت و هاوڵاتیان ئەتوانن سوودمەند بن لەو نەخۆشخانەیە. بەڵێ دیارەوە نەخۆشخانەیە گرفتی زۆری لەبەردەبوو خۆشبەختانە لە ساڵی ڕابردووە لیژنەیەکی باڵا دروستکراوە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی بەردەم نەخۆشخانەکە لە کاتی ئێستادا چەند جارێک لیژنەی باڵا لە وەزارەتی ئاوادانکردنەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستیکەوە و بابەتە پێکاتوە سەردانی ڕاپەڕینیان کردووە کارەکانیان لە کۆتاییدا بۆ یەکلایکردنەوەی گرفتەکانی بەردەمی پرۆژەکە بۆیەوە من نار لە سەرەتای قسەکانیشم باسم لەو پرۆژەیە کرد کە ئەوەی کە ئێمە لەگەڵ لیژنە باڵاکە کە بەڕێزکە حەکیم بریکاری وەزیری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن سەرۆکی لیژنەکەیەوە ئەندامێتی لێرە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین و لە سلێمانیش ژمارەیەک ئەندام هەیە کارەکانیان بە باشی ڕۆشتووە و ئومێد دەکەین لە چەند ڕۆژی ئایندەدا کارەکانی ئەو لیژنەیە تەواو ببێ ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکرێتەوە بۆی لەم ساڵدا بودجەی پێویستی بۆ تەرخان بکرێت و جارێکی کە ئەو پرۆژەیە بکەوێتەوە باری جێبەجێکردن و بەزووترین کاتێتەوە خزمەتی هاوڵاتیانی دەبەری ڕاپەڕی بە شێوەیەکی چکاو نەخۆشخانەیە بە تەواوبوونی تەنها سوود بە خەڵکی ڕانیە ناگەیەنی بەڵکو نەخۆشخانەیەکە کە بۆ هەموو ڕاپەڕین دەتوانێت سوودی لێ ببیندرێت. بەڵێ کاگیوە پرۆژەی ئاوی دەربەن کە ڕانی و حاجا و چوار قوڕنا لە بێئاوی ڕزگار ئەکات 20 ساڵە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەمە چی بەسەر دێت تا ئێستا هیچی بۆ کراوە یاخودنا بۆ ساڵی 2026 ئەم پرۆژەیە چی لێت ئەو پرۆژەیە بەڵێ ئەم پرۆژەیە دەتوانم بڵم لە 3 ساڵ و 4 ساڵ ڕابردوو هەوڵێکی زۆرماندا بۆی پرۆژەکە بکەوێتەوە باری جێبەجێکردن چەندین جار ڕەزامەندیمان بۆ وەرگرت بەڵام ڕاستەکەی بەڵێندەر وەکو پێویست بەدەمانەوە نەهات بۆ ئەوی پرۆژەکە چارەسەر بکرێت بۆیە ئێمە ساڵی ڕابردوو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕینەوە بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاوی هەرێم و بەڕێز وەزیری شارەوانی چەند گفتوگۆیەکمان کردووە لە کاتی هاتنی بەڕێز کاخوباتیژێک لەو پرۆژانەی کە بڕیاری لێدرا بکەوێتەوە باری جێبەجێکردن لە دەڤەری ڕاپەڕین پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیەوە ئەو کاتە پارەی پێویستیشی بۆ تەرخانکرا لەسەر ڕەزامەندی بەڕێزیان بەڵام وەکو باسم کرد بەڵێندەرەکە وەکو پێویست توانەداراییەکەیش هاوکار نەبوو بەوەی بتوانرێت ئەو پرۆژەیە بۆ ساڵی ڕابردوو سوودی لێ ببیندرێت بە ناچاری ئێمە لەگەڵ وەزارەتی شارەوانی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان گفتوگۆیەکمان کردووە و نووسرامان کردو بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و خۆشبەختانە ڕەزامەندی وەرگیراوە بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێی کەسێکی ترەوە یاخود بەڵێندەرێکی ترەوە بتوانرێت ئەو پرۆژەیە تەواو بکرێەوە بە دڵنیایی ئەو پلانانەی کە ئێمە دامانەوە لەم ساڵدا ئەو پرۆژەیە تەواو دەبێت و
دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری بیتوێن بە شێوەیەکی گشتی کە ڕانیە و چوارقڕنە و حاجیاوە و لە ئایندەدا دەتوانرێ بۆسکێن و سەرکەبکانیش سوودی لێ ببینێت. کاک هیوا بابێنە سەر چوارقڕنە ماوەیەک گرفتی کاسبکاران یاخود خاوەن کارگەکانی دروستکردنی بلۆگ لەبەرەوەی خۆتەزانی بەرهەمهێنانی بلۆک و دروستکردنی بلۆگ لەو کارگانەی سنووری ئیداری ڕاپەڕین بەڕاستی بە تەواوی کوردستانە بڵاوە بێتەوە و یەکێکە لەوانەی کە ناوبانگێکی زۆریشی هەیە بەڵام کارگەکان هەندێکیان داخران هەندێکیان باز لەواکەن کە کار ئاسانیان بۆ ناکرێت ئەمە کێشی ئەمانە هیچ هاتوۆتە لای جەنابتان کە چارەسەریان بۆ بکەن یاخود هاوکاریان بکەن لەوەی ئەو کارگانە هەنێکیان لەسەر جادە ڕێیسیەکان ڕەنگە هەر دیمەنێکی جوانیشی نەبێ کاتێککە گەشتیارێگێت ئەچێتە ناو ئیداری ڕاپەڕینەوە ئەم کارگانە لەویا ئەبینێ هیچیان بۆکەن هیچتان بۆ کردوون بەنسبەت کارگەکانە ئەو کارگانەکە بوونەتە بەشێکی گرنگی کار و کەسابەت و ژیانی خەڵکێکی زۆر لە دەڤەری ڕاپەڕین و بەشێکی زۆری ئەو کارگانە کەوتونەتە هەردوو ناحەی چوارقڕنە و قەزای حاجیاوە لە ساڵانی ڕابردوو ئەوەی کە پێوەستە بە کاروباری ئیداری لە سنوورەکەی ئێمەدا هەیە بەڵێ ئێمە هاوکار و پشتگیری و پشتیوانیان بووین و لە ماوەی ڕابردوو هەندێک گرفتیان هەبوو پێیوەست بوو بەوەی کە هەندێک گرفت بۆ غەسالەکان دروست بوو دیارە غەسالانەی کە چەولم بەرهەم دەهێنن لەو سنوورە گرفت و ئاستەنجیان بۆ دروست بوو بۆ ئەوەش بوو بۆ هۆکاری ئەوەی کە کەرەستە سەرەتایەکانی ئەوان گرانتر دەست بکەوێ و ئەستەمتر دەست بکەوێت چکە هۆکاری ئەوەی کە ژمارەیەکی زۆری غەسالە کارگەی بلۆگ لەو سنوورە هەیە ئەوەیە کە کەرەستە سەرەتایەکانی ئەوەی کە پێوەستە بۆ دروستکردنی بلۆگ لە چەولم هەم نزیک بوولیان و هەم بە ئاسانی و بە هەرزانتر دەستیان دەکەوت بۆیە ئێمە لەگەڵ یەکە ئیداریەکانی ئەو سنوورە و بە پاڵپشتی نووسیگەی بەڕێز کاقوبا تاڵەبانی هەوڵماندا چارەسەری بەشێکی گرفتەکانی ئەو غەسالانە بکەین بۆ ئەوەی گرفت بۆ کارگەی بلۆکەکان دروست نەبێ بەنسبەت ئەو کارگەی بلۆکانە لەو سنوورە هەیە ڕاستەکەی بەدیل گرنگە یعنی کارگەی بلۆگ وەکو شتێکی تری بچوک نییە کە هەر بە ئاسانی ئەتو بتوانانی بگوازیەوە هەر شوێنیشتر هەم مەساحەیەکی زەوی فراوانی پێویستە هەم لەگەڵ ئەوەدا کارەبا و ئاو و پێداویستەکانی تری پێویستە بۆیە نەمانتوانیەوە لە کاتی ئێستادا بەدیلێکی شایستەی باش بۆ ئەو کارگانە بدۆزینەوە بۆی بتوانین بیان بین بۆ شوێنێکی تر بەڵام بۆ خۆی وردە وردە ینی خەڵک هەیە پیشەکەی گۆڕیوە لە بەتایبەتی لە چوارقڕنا بەشێکی زۆری شوێنی ئەو کارگەی بلوکانە ئێستا بوون بە پێشنگای ئۆتۆمبیل کە خەڵک ڕووی لە بواری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کردووە لەو سنوورەدا و لە حاجیاوەش بەتایبەتی ئەوانەی کە داخڵی حاجیاوە دەبی لە دووسایدی حاجیاوە مەدخەلی حاجیاوە بەشی زۆری ئەو کارگانە لە کاتی ئێستادا خەریکی مامەڵەکردنن بۆ ئەوەی کە بیکەن بە بینای بازرگانی و بتوانێت بینای بازرگانی لەو سنوورە دروست بکرێ و ئەوانەی تریش ئێمە لە هەوڵدان بە شێوەیەکی گشتی ناوچەیەکی پیشەسازی مۆدێرن دروست بکەین ئەوانیش لەو ئەوانەی کە بەردەوام دەبن لەسەر پیشەکەی خۆیان لەو ناوچە پیشەسازیە گەورە مۆدێرنە جێگان بکرێتەوە. باشە کاگیا باسی زەویت کرد پرۆژەی دابشکردنی زەوی لە ڕانێ بۆ تا ئێستا دابش نەکراوە لە سنووری ڕانیە بەگشتی لە سنووری ڕانیە لە سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی تاوە پێستا زەوی فەرمانبەران دابش نەکراوە کە بە شێوەیەکی بەردەوام لە هەوڵداین بۆی ئەو گرفتانەی کە لە بەردەم دابشکردنی زەوی فەرمانبەرانە چارەسەری بکەین. لە کاتی ئێستادا بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین خەریکی ئامادەکاریە بۆ ئەوەی بتواندرێت لە ئایندەیەکی نزیکدا هەموو ئەو شوێنانەی کە زەویان بەردەستە و زەویان حازرە لەو شوێنانە زەوی دابش بکرێت ئەویش لە چوارقڕنە لە حاجیاوە لە ناحیە هەڵشۆ بۆ شوێنەکانی تر ئێمە گرفتی قەرەبووی جوتیارانمان هەیە دیارە بەشی زۆری جوتیارەکانی ئێرە ئەو زەویانەی کە هیانە زەویەکە کە لە باب و باپیرانیانەوە بەدەستیانەوە و بەڵام زەویەکانیان زەوی تاپۆنین بۆیە بۆ کاراسانی بۆ بەرەو پێشچوونی بۆ فراوانبوون و بۆ بەرەو پێشچوونی هەم بواری پیشەسازی هەموو بواری وەبەرهێنانەوە بۆ دابشکردنی زەوی بەسەر کە سوکاری سەربەزی شەهیدان و پێشمەرگە و فەرمانبەران لە ڕابردوودا بڕیارێک هەبووە بۆ دابشکردنی زەوی و یاخود بۆ قەرەبووکردنەوەی خاوەن زەویەکانی ئەو سنوورە کە لەبری هەردوو دۆنم زەوی کشتتوکاڵی پارچەیەک زەوی نیشتە جێبوون درراوە لە دوای ئەو بڕیارانەی کە لە ساڵانی ڕابردوو دەرچوون ئیش بۆ بڕیارە ناکرێت کە بڕیارێکی تایبەت بوو بۆ ئەو دەڤەرە لە کاتی خۆیدا دەرچوو بوو بۆیە جوتیاران بە شێوەیەکی بەردەوام
تاکید لەوە دەکەنەوە کە بۆ دەست هەڵگرتن لەسەر زەویە کشتتوکاڵیەکانیان پێویستیان بەوە هەیە کە ڕەزامەندی بدرێ هاوشێوەی ساڵانی ڕابردوو بۆ قەرەبووکردنەوەیان لە بری هەردوو دۆنم زەوی پارچەیەک زەوی نیشتەجێبوون بە زووتیاران بدرێەوە زووتیارانیش حەقی خۆیانە زەویەکە کە ژیان و کار و کەسابەتی چەندین ساڵیان لەسەر ئەو زەویە ئەگەر بتواندرێ قەرەبوویەکی شایستە بکرێتەوە بۆ ئەویش بتواندرێ ژیانی خۆی پێ دابینکا لە ئایندەدا ئەگەر زەویەک نیشتەجێەکەی کەوەری دەگرێ خدا ئەو قەرەبۆی کەوەری دەگرێت ئەگەر نەشتوانێ خۆی یەکەیەکی نیشتەجێبوونی لەسەر دروستکە لەوانەیە بتوانێت بە پارەی کە دەیفرۆشێت بۆ خۆی پرۆژەیەکی تر ئیشێکی تر کارێکی تر بۆ خۆی بدۆزێتەوە بۆی بتوانێت بژێوی ماڵ و منداڵ و ژیانی خۆی لەسەر بسۆگەرکە بەس بەداخەوە تا ئێستا ئەمە نەمانتوانیەوە ئەو بابەتە چارەسەر بکەین بۆیە بە دڵنیایی بە چارەسەرکردنی کێشەی جوتیارانی سنووری ڕاپەڕین کێشەی زەوی فەرمانبەران کارێکی زۆر ئاسانەوە ئێمەش زۆر مەبەستمانە کە بە زووترین کا بتوانین ئەو کێشەیە چارەسەر ببێەوە لەگەڵیشیدا زەوی فەرمانبەرانیش بە شێوەیەکی گشتی لە دەوەری ڕاپەڕیندا بەش بکرێت. بەڵێ کاکیوە چەند ساڵێکە بێ کە بڕیاری بە قەزابوونی حاجیاوە دەرچووە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئیشە ئیداریەکانی کاروبارە کارجێڕەکانی ئەو قەزایە بەکوێ گەیشتووە ئێستا تەواو ئیدارەیەکی سربەخۆیە و لەناو بڵێن لەژێر دەسەڵاتی ئیدارەی ڕاپەڕینایە یاخۆ هێشتا کارەکانیان ماوێتی جێبەجێ بکرێن. وڵات تاوکو ئێستا کارەکانیان ماوە لەبەرەوەی سەرەتایی ترین کار کە بتوانین بۆ ئەوی شە بکەین دانانی قایم قامە بۆ قەزای حاجیاوە بۆیە تاوکو ئێستا بەهۆی ئەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە نەمانتوانیەوە قایم قامێک دەست نیشانکەین بۆیە تاوکو ئێستا بەڕێوبەری ناحیە هاوشەوەی ساڵانی ڕابردوو ئیش و کارەکان ڕای دەکا بۆیە ئومێد دەکەین لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەو بابەتە چارەسەر ببێ و بە قایم قامی حاجیاوە بە دەست بەکار ببێ و ئێمە لە ڕابردوودا نووسرامان کردو بۆ ئەوەی کە قایم قام دەست بەکار ببێ بەڵام وەکو باسم کرد ئەو محاسەسەی کە کاتی خۆی لە پارێزگای سلێمانی هەبووە لەسەر پارێزگا و یەکە ئیداریەکان و ئەو دۆخە سیاسی لە هەرێمی کوردستان هەبووە هۆکار بە بۆ ئەوی کە نەتوانرێت تاوەکو ئێستا و بابەتە چارەسەر بکرێت. باشە کاگیوە باکەرتی گەشت و گوزاریش لەبیر نەکەین پێمان بڵێ چه خزمەت گوزاریەک پێشکەش باکەرتی گەشت و گوزار کراوە لە ساڵی ڕابردوای خۆ چ پلانێکتان هەیە بۆ ئەم ساڵ خزمەت باکەرتی گەشت و گوزار بکەن چونکە هەڵکەوتەی ئیجارەی ڕاپەڕین وایە کە شوێنی گەشت و گوزاری زۆر باشی تەیە تا چەند هەوڵتاناوە خزمەت بەم شوێنانە بکەن بۆی زیاتر کەرتی گەشت و گوزار لە سنووری ئیجارەی ڕاپەڕینیش زیاتر بوو بژێتەوە. دیارە بخۆین دەڤێرە ڕاپەڕین ناوچەیەکی گەشتیاریە و ناوچەیەکی دەڕفێنەوە شوێنێکی لەبارە بۆ بواری گەشتیاری کە بتواندرێت پەرەی پێ بدرێت بەهۆی نەبوونی بودجە و ئیمکانیەت و حکوومەتی هەرێمی کوردستان نەتواندراوە کە لە دوای ساڵی 2012 و 2013 هیچ پرۆژەیەکی گەشتیاری یاخود گەیاندنی خزمەت گوزاری گەشتیاری لە دەڤێرە ڕاپەڕین ئەنجام بدرێت ئەگەر بودجەیەک لەبەردەست بوو بێ هەوڵدراوە لە سێکتەرەکانی تردا کار بکرێ ڕاستەکەی ئەوەی کە پێوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە وەکو باسمان کرد لە قسەکانی پێشوماندا لە بواری ڕێگاوبان لە بواری ئاو لە بواری پەروەردە لە بواری کارەبا کە ئەوانە پێداویستی ڕۆژانەی خەڵکن و داواکاری ڕۆژانەی خەڵکیشن بەڵام لە چەند ساڵی ڕابردوو بۆ خۆی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە لە ڕووی گەشتیاریەوە ئەو منطقەیە گەشەی زیاتری بەخۆیەوە بینیوە و پلانیشمان هەیە بۆ ئەمساڵ لە ڕێی وەبەرهێنانەوە بتواندرێت کۆمەڵک پرۆژەی گەشتیاری لە دەڤەری ڕاپەڕین لە وتێل و مۆتێل لە چێشتخانە لە پرۆژەی گەشتیاری کابینە و شوێنی گەشتیاری بۆ مانەوەی گەشتیاران لە دەڤەری ڕاپەڕین کاراسانی زیاتری بۆ بکرێەوە مۆڵەتی پێ بدرێت کە و باشتریش ڕێک بخرێن لە ڕووی یاساییەوە لە ڕووی گەشتیاریەوە بتواندرێت ئەو شوێنە گەشتیاریانەی کە لە ساڵانی ڕابردوو دروست کراون باشتر ڕێک بخرێن و ڕێنمایی زیاتریان پێ بدرێەوە بتواندرێت لە ڕێ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت گوزاری ڕاپەڕینەوە خولی تایبەتیان بۆ بکرێتەوە بۆی هەموو ئەو خەڵکانەی لەو سێکتەرەدا ئیش دەکەن لە دەڤەری ڕاپەڕین بتواندرێ بەباشی ڕابهێنرێن و بتوانین لە ئایندەیەکی زۆر نزیکدا ڕاپەڕین بکەینە ناوەندێکی گرنگی گەشتیاری کە بتواندرێت لە هەموو شوێنەکانەوە خەڵک ڕووی پێ بکە کە تاوەکو ئێستا دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ناوچە گەشتیاریەکانی دەڤەری ڕاپەڕین وەکو ناوچەیەکی لۆکاڵی تەنها لە چوارچەوەی خەڵکی ڕاپەڕین داماوەتەوە
ماوەیەکە بەهۆی بوونی هەندێک چێشتخانە و وەکو باسم کرد هەندێک کابینی گەشتیاری خەڵک لە دەرەوەی ڕاپەڕینەوە دێ لەو دەفەرە دەمێنێتەوە بەڵام بە دڵنیایی ئەوە بۆ خۆی سەرەتایەکە بۆیە دەتوانرێت پەری زۆر باشی پێ بدرێەوە ئێمەش پلانمان هەیە بۆ ئەو بوارە هەم لە ڕێگەی وەبەرهێنانەوە هەم لە ڕێبەڕێبەریاتی گشتی گەشت و گوزاریشەوە کاکیوە ئەم شتانەی کە باسمان کرد هەم لە کارگەی بلۆکەکان هەم لە بابەتی گەشت و گوزار دوای ژەینە سەر بابەتی بەرهەمێنانی کارگەکانی تر لە بەرهەمێنانی خۆراک یعنی ئەم هەموو کارگەشتانە یاخود ئەم هەموو پرۆژانە لە سنووری داری ڕاپەڕی ناکرێت و لە ڕانیاکرێت بەڵام هێشتا گەنجێکی زۆر لەو سنوورەیە ساڵانە کۆچەکات چ پلانێکتان هەیە بۆ ڕێگریکردن لەم کۆچە ینی چەنەها چیرۆکی ناخەژێنە بیستین چەنەها داستان هەیە کە ینی بەڕاستی جەرگەکە بە ئاو کاتێک جۆمان لیانە بێت و کە ئەم گەنجانە لەو سنوورەوە وڵات و خاک و نیشتیمان بەجێڵن چیتان کردو بۆیان یا خود پلانتان هەیە چیان بۆ بکەن دیارە ئێمە لە چوارچەوەی ئەو گرنگجیدانەی لێرە کە بە کەرتی تایبەت دەیدەین و بە تایبەتی لە ڕووی وەبەرهێنانەوە کە دەتوانم بڵم لە ماوەی 2 ساڵی ڕابردوو دوای دروستکردنی بۆردێکی باڵای وەبەرهێنان لە دەڤەری ڕاپەڕین بە سەرپەرشتی بەڕێزکاک و باتاڵەبانی بۆ ئەوەی کە بتواندرێت لە ڕووی وەبەرهێنانەوە ئەو ناوچەیە گەشەی زیاتر بکوە پرۆژەی وەبەرهێنان لەو دەڤەرە بەرەو پێشەوە بچێ ئەوە ئامانجی سەرەکی و سەتایی لە ئیشەکەدا ئەوە بووە کە بتواندرێت دەرفەتی کار بۆ گەنجی دەڤەری ڕاپەڕین دروست بکرێت و خۆشببختانە توانراوە بەشێکی لەگە تەوابوونی بەشێک لەو پرۆژانەکە بەشێکیان پرۆژەی ئەو پرۆژانە بن ئەوەی کە کارگە ئەو گەنجانەی کە هەیە ڕێگری لە ڕۆشتنی گەنجان بکرێت لە بەروی لەگەڵ هەر کەسێکە هەر گەنجەکە کە قساکەی ئەڵێ پرۆژەی کار نییە هەلی کار نییە لە سنوورەکە بۆیە بە ناچاری سەری خۆیان هەڵەگرنەوە ڕۆن دروستکردنی ئەم پرۆژانە ئەبێتە هۆی ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ گەنجان لە سنوورەکەیە کاکیوە بە دڵنیایی بە تەوابوونیەوە پرۆژانە دەرفەتی کار بۆ خەڵکی ئەو گەنجانە یاخود بۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕین دروست دەکات ئێمە بە نمونە ئێستا دوو کارگەی دەرگا دروستکردنی دەرگا لە دەڤەری ڕاپەڕین هەیە بە هەردوو کارگەکە سەروی 500 بۆ 600 گەنج لەو سنوورە کاری تێدا دەکا کە ئەوە بۆ خۆی دەرفەتێکی زۆر باشە و لەم ساڵدا کۆمەڵک پرۆژەی دیکەی پیشەسازی لە دەڤەری ڕاپەڕین لە دروستکردنی کارگە و پێشکەش کراوە و کارەکانی زۆر بە باشی ڕۆشتووە ئەوانە هەمویان دەرفەتی کار دروست دەکەن و هەر پرۆژەیەکی تری بازرگانی ئەگەر بتواندرێت دەرفەتی کار بۆ گەنجی ئەو دەڤەرە دروستکە بە دڵنیایی ئەوە ئەو چیرۆک و ڕووداوە ناخەژێنانەی کە لە ئەنجامی کۆچی گەنجان لەو منطقەیە دروست دەبێت دووبارە نابنەوە بۆیە بە شێوەیەکی گشتی دەبێت ئێمە لە هەردوو سێکتەردا هەم لە کەرتی گشتی ئاوڕێکی زیاتر لە دەڤەری ڕاپەڕین بدرێتەوە لە بەرەوەی ژمارەیەکی زۆری گەنج لەو دەڤەرە هەیە دەرچووی کۆلیژ و پەیمانگاکانەوە چاوی لەوەی بەڕاستی لە کەرتی گشتی لە حکوومەت جێگەی بۆ بکاتەوە لە بەرەوەی لەوانەیە پسپۆرەکەی نەتواندرێ وەکو پێویست لە کەرتی تایبەت سود لە بوارەکە بتواندرێت بۆ ئەوەی ئەو پرۆژانەی کە پێشکەش شەکرێت هەلی کاری زیاتر بۆ گەنجان بەڕەخسەرە بەڵام دەمانێت قەڵاتزێ لە بیر نەکەین پرسیارێکی ئەومان هەیە دەمانێت ئەوە بپرسین کاگیوە جووت سایدی ناو شاری قەڵاتزێ بەکوێ گەشتووە کەی تاوا بێت وەڵا جووتسایدی ناوشاری قەڵاتزێ دیارە ئەمە ساڵی ڕابردوو وەکو تەواوکردنی ئەو پردە هەڵواسراوی کە خەڵکی قەڵاتزێ کە حەق خۆیانە بۆ تەواوکردنی ئێمە ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان وەرگردووە 3 جار بانگەوازمان بۆ کرد بەداخەوە وەکو باسم کرد بەڵێندەران بەهۆی نەبوونی متوانیان لەوەی کە وەکو پێویست مستحقاتی خۆیان پێ نادرێت هیچ کەسێک بەدەم بانگاوازەکەەوە نەهاتووە بەڵام بە دڵنیاییەوە ئەو ساڵەکە بتوانری پردەکە تەواو بکرێ و لەگەڵ بەڕێسەرێکی شارەوانی ئێمە لە ساڵی ڕابردوو بەشێک لەو دوکانانەی کە بوو بنە ئاستەنگ لە بەردەم تەواوکردنی دووسایدی ناو قەڵاتزێ توانیمان تێکی بدەین و بێڕوخێنین و ئێستاش لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین و سەرۆکی شارەوانی قەڵاتزێ لە بەرنامەماندایە کە بتوانین هەموو ئەو خەڵکانی کە لەوێ لە ئەنجامی بە دووسایدکردنی ناو قەڵاتزێ زەرمەند دەبن بە زەوی لە قەڵاتزێ قەرەبوویان بکەینەوە هاوشەوە ئەوەی کە گرفتی دووسایدی ناوبازاری ڕانیەت چارەسەر بوو بتواندرین بە هەمان شێوە گرفتی دووسایدی کاکیوە هەوڵە درێم ساڵ تاوا بێ بۆ قەڵاتزێ بە دڵنیایی ینی دەبێت ماوەیەکی زۆر کەمە ینی مەساحەکەی مەساحەیەکی زۆر دوور و بەردرێژ نییە بۆیە
لەگەڵ خاوەن مڵکەکان بتوانین بە زوویی بگەینە ئەنجام بەبێ دوو دڵی ئەو ساڵ کاتمان نەماوەجا خۆی پرسیارش زۆر بۆ بەس یەک بابەتی ترشەیە کە زۆر گرنگە قسەی لەسەر بکەین بابەتی بەرەمهێنانی شیرەمەنی و کارگای شیرەمەنی و دروستکردنی ماستۆمانێ عنی لە تەواوی کوردستانە ماست و پەنیر و شیری بابەتی شیرەمەنی لە ئیداری ڕاپەڕینە بابەتێکە کە زۆر زۆر گرنگی پێدرێت و ناوبانگێکی زۆریشی هەیە لە هەرێمی کوردستانە چیتان کردووە بۆ ئەمانە هیچ کارگەیەک هەیە بەنیازن چونکە دەنگۆی ئەوە هەبوو کە کارگەیەکی شیرەمەنی لەو سنوورەیە بنیاد بنرێ هیچتان کردووە و لە کۆتای شاگە خۆشت جەنابی شار بابەتێکی تر هەبێ بە کورتی قسەی لەسەرکەی مەمنونەبی بەڵێ دیارە بە نسبەت کارگەی شیرەمەنی بۆ خۆی منطقەی ڕاپەڕین منطقەیەک کە هەم لە ڕووی کشت و کاڵیەوە هەم لە ڕووی ئاژەڵداریەوە منطقەیەکی فراوانەوە زەویکی زۆری هەیە لە ڕوشی ئاژەڵداریشەوە خەڵکێکی زۆر بژێوی ژیانی لەسەر باری ئاژەڵداریە بەڵام وەکو کارگەیەکی گەورەی شیرەمەنی لە دەڤەری ڕاپەڕین هاوشەوەی ئەوەی کە لە هەڵەبجە هەیە یاخود لە منطقەی سۆران هەیە نەخێر تاوەکو ئێستا کارگەیەکی لەو شێوەیە نییە لەبەرەوەی خەڵکەکە هەم بە شێوەیەکی بەردەوام بەشێکی لە دەڤەری ڕاپەڕین خەریکی بەخێوکردنی کاری ئاژەڵی نییە بەتایبەتی ئەوانەی مەڕ بەخێو دەکەن وەرزی هاوینان ڕوون لە ناوچە کوێستانیەکان دەکەن کە دەکەوێتە قەندیل و منطقەکانی چۆمان و حاجۆمەران و ئەوانە بۆ یەکەمتر لێرە دەمێنێتەوە بۆیە لەو هاتوچۆیە ئەو کەسێک کە بێوێ لێرە کارگەیەکی لەو شێوەیە دروستکاوە تەرکیزی لەسەر شیری ئەو ئاژەڵانە بێ کە ئەو گەرمێن و کوێستانە دەکەن بۆیە خورس دەبێ بۆی بەڵام چەند جارێک بیرۆکەی لەو شێوەیە هاتۆتە پێش کاکی وا دەست خۆش ئەگەر قسەی کۆتاییت هەبێ بۆمان کراوەیە بۆی بتوانین هەر کەسێک لە ڕێوە بەرهێنانەوە لەو بوارە یاخود لە هەر بواری کشت و کاڵی بێ پیشەسازی بێ شیرەمەنی بێ پیشەسازی خۆراک بێ بێوێ لەو سنوورە کار بکە ئێمە هاوکار و پاڵپشت و پشتیوان دەبین وەک کارەسانی تەواو بۆ هەموو ئەو بەرهێنانە دەکەین بەڵێ سوپاس بۆ هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کە ئەم بەیانی ڕاستەوخۆ لەگەڵمان نابووی سوپاس بۆ زانیاریەکانە بۆ هیواین ساڵی ئایندا گە تەمەەن باقی بوو کە قسەمان کردەوە پێکەوە ئەم پرۆژانە هەمووی جێبەجێ کرابێت و باز لە پرۆژەی نوێ بکەین لە سنوورەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ تۆ